وەزارەتی تەندروستی ڕایگەیاندووە جارێکی دیکە پەتای کۆرۆنا تەشەنەی سندۆتەوە و لە سلێمانیش کۆرۆنای گۆڕاو زیادی کردووە. جێگری بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت فڕۆکەخانەکان و مەرزەکان بۆ نەنەتەوەیەکان و ئاهەنگەکان هۆکاری سەرەکی تەشەنەسەندنی پەتای کۆرۆنا بوون. ئەوەی جێگەی سەرسوڕمانیشە هیچ گرنگیەک بە ڕێنماییەکانی ئەوان نادرێت و خۆپارێزی ناکرێت. پێشبینی ماکرد بوو کە زیاد بێەوە لە حاڵەتی زیادبوونیشە ئەمە مەسلەی بۆنە ئاینی و نەتەوەیی و فیستیڤاڵەکانی نەورۆز و بەهار و ئەمانە هۆکاری سەرەکی ئەم کێرڤ بەرزبوونەوەی ئێستاە لەبەرەوە تەسەوڕەکەین هێشتان زیاتر بەرەو بەرزبوونەوە چێت چونکە تا ئێستا ئیجراعات بەرامبەر ئەم بۆنە و فیستیڤاڵانە هیچ نەکراوە و هەمووشیان لەژێر هیچ ڕێکارێک خۆپارێزیە کە بەکار نایەت ئەسڵان هیچ حسابی بۆ ناکرێت ئەم فیستیڤاڵانە بەردەوامن. ئێمە ئەوەی کە ئیجراعاتی لەگەڵ کراوە تا ئێستا خوێندنگاکان بوون بەداخەوە کە خوێندنگاکان باشتر کۆنتڕۆڵەکران. ئێمە ئەمان توانی بەرکەوتەکانی خوێندکاران ئەوانەی کە توش بوون دەستنیشان بکەین بەڵام ئێستا ناتوانین نە بەرکەوتە نە ئەوانەی کە توش بوون لەناو فیستیڤاڵێکە لە بۆنەیەکە لە سەیرانێکە لە شوێنێکی قەرەباڵغا دەستنیشان بکەین. تا هەفتەیەک بەر لە ئێستا کیتی تایبەت بە پشکنینی کۆرۆنای گۆڕاو نەگەیشت بۆ سلێمانی، بەڵام ئێستا لە تاقیەکەکانی تایبەت بە پشکنینی کۆرۆنا ئەم پشکنینە ئەنجام دەدرێت و بە بەراورد بە هەفتەی ڕابردووش 170 توشبوون بە کۆرۆنا زیادی کردووە. ئەم ڤایرۆسە کە ئێستا بڵاو ئەبێتەوە لە جۆری کۆرۆنای گۆڕاوە ئێمە بە ئەنجامدانی ئەو تێستانەی کە لە ماوەی هەفتەی ڕابردووە تاوەکو ئێستاش و ئەمڕۆژ ئێستا سەرقاڵی ئەو پرۆسەین ئەنجاممانداوە لە 97 نمونونەکان لە جۆری کۆرۆنای گۆڕاون. ئێمە لە ڕووی تاقیگەوە لە تەواوی توانای خۆمانین و حاڵی حەزرەتوانم بڵم سەر و 2500 تێز دەتوانین ڕۆژانە بکەین. لە هەمان کاتیشە توانای جیاکردنەوەی پۆزتیڤەکانیشمان هەیە بۆ جۆرە جیاوازەکانی ئەم ڤایرۆسە کە لە ئێستاە لە جیهانە سێ جۆریان جێگەی گرنگی پێدانن لەلایەن دامەزراوە تەندروستەکانی جیهانەوە. تاکو ئێستا ئێمە جۆرێکیانمان بۆ دەرچۆ بەداخەوە جۆری بەریتانیا کە زۆرترین ژمارەشی هەیە لەناو پۆزتیڤەکانە کە ڤایرۆسی گۆڕاوی سارسی 2. پسپۆڕانی نەخۆشیە گوازراوەکان دەڵێن کۆرۆنای گۆڕاو نیشانەکانی خێراتر، تونتر، کوشندەترە لە کۆرۆنا سینیەکە، بەڵام تا ئێستا دەرنەکەوتووە ماوەی چەند ڕۆژ لە کەسێکدا دەمێنێتەوە، بەڵام لەوە دڵنیان هەمان ڤایرۆسی کۆرۆنا کۆنەکەیە و گۆڕانکاری لە خۆیدا کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.